ڕۆژێ دەی فەرموو بابا ڕۆڵەنە چێ لە بیرتان و تێیدایە گەورەتان فەرمایشتی باپیرتان ئەم جلو بەرگە جوانە میراتی باپیرتانە هەمووتان بیپارێزن هەمیشە جێگەی ڕێزن ڕنگ و چۆخە و جامانە هەمووی بەرگی خۆمانە کڵاشی هەورامانی فەرەنجی یان سۆرانی بیکە بەرێت بە مەردی جێگەی شانازی کوردی کراس لەگەڵ کۆڵوانە هەر لە دایکی من جوانە دەسماڵی شانە و شانی بەدابی موکریانی پشتێنی زەرگوڵی ورد لە تۆ جوانە کچی کورد دەسماڵی شانە و شانی بەدابی موکریانی پشتێنی زەرگوڵی ورد لە تۆ جوانە کچی کورد پیرۆزت بێبی پۆشە کێوەکو تۆ دڵخۆشە قەت بەکەمی نەزانی میلەتی کورد زمانی پیرۆزت بێبی پۆشە کێوەکو تۆ دڵخۆشە قەت بەکەمی نەزانی میلەتی کورد زمانی ڕۆژێ دەی فەرموو بابا ڕۆڵەنە چێ لە بیرتان و تێیدایە گەورەتان فەرمایشتی باپیرتان ئەم جلو بەرگە جوانە میراتی باپیرتانە هەمووتان بیپارێزن هەمیشە جێگەی ڕێزن ڕنگ و چۆخە و جامانە هەمووی بەرگی خۆمانە کڵاشی هەورامانی فەرەنجی یان سۆرانی بیکە بەرێت بە مەردی جێگەی شانازی کوردی کراس لەگەڵ کۆڵوانە هەر لە دایکی من جوانە